بێت هیوادارم کە خاص بن و ڕۆژ و ڕۆژگارتان بە خۆشی تێپەڕکەن. ئەمڕۆ هاتکینە سەخەمەتتان بە باس و بابەتی جیاوبوونەوە و تەلاق وشەیەکی ناحەزە کە هیچ کۆمەڵگا و دین و ئاین و مەزهەبێ حەزی پێ ناکات، وەلێ لە ژیانی هەر بنیامێک کە ئیمکانی هەست ئەمە اتفاقە بکەفێت لە جێگەی کۆژن و پیاک ئیتر بڕیار ئان لە یەک دوورۆ بن و لە یەک جیاو بنەوە و باقی ژیان و زندگیان جیا لە یەک ئەدامە بن. هەر بەم بۆنا ئێمە سێ مێمانی خۆشەویستمانە، سێ خاتوونی ئازیزمانەست کە حەزەکەین سەبارەت بە جیاوبوونەوە تەکیانە قسە بکەین، بزانین بیر و باوەڕی ئەوان چۆنە سەبارەت بە جیاوبوونەوە. بڕین بۆ لای مێمانەکانمان بزانین بیر و باوەڕ و ئەوان چەست لەسەر ئەم مۆزووە. فەرموون با بچین بۆ لای. هاوڕێیانی خۆشەویست، هەروە کە ئەزانن باس و بابەتی ئەمڕۆمان جیاوبوونەوەست. هەر بەم بۆنەوە میێمانی خۆشەویستمانەست خاتوونی ئازیز کە گەرەکمانە باس و بابەتەکەمان دەست پێکەین. با بڕین بۆ لایەن خۆیان زیاتر پێمان بناسێنن. بەخێر بێن خاتوون. سلام، خۆش بێنەوە. بەناوخوا سورەیا کەریمیانە. چەند ساڵتانە؟ 37 ساڵمە. خەڵکی شاری سنەم. بەڵێ بەخێر بێن خاتون سورەیا. خاتون باس و بابەتەکەمان کە ئەزانن جیاوبوونەوەست. ئێوە لە جێگەی کۆ بڕیارتاندا جیا بنەوە، باقی مەسیر زندگیتان ژیانتان بە تەنیایی بەسەر بووە. چۆن بووکەم بڕیارتەدا؟ لە وەختێکەوە کە حساسم کرد، حساسە کەمبوو عاتفەم کرد. چەند ساڵە؟ 14 ساڵە جیا بوومەسەوە. ئەحساسی کەمبوودێ عاتفی و محبەتەوە ناکریا حەلیکەیت ناکریا؟ نا، چۆنەوە فەردێکنەوە زاتەن وا بوو فەردێکنەوە هەڵبێ بعد مشکلاتی تریش بێ زافێ و مشکلاتە بوو بە غێرەس ئەوە. یانێ تەنیا گیر و گرفتت ئەوە نەوە لێەوە ئەتانێ ئەسلی بێت. ئەوەی شتێکە کە بۆ تۆ مهمە، شتێکە کە لە لای تۆ و ئەرزشی فرەسوە ژنێک فرە مهمە. بەڵێ ئێوە نەچوون بۆ لای مشاورێک دەروون ناسێک کە حەلی بکە کە ئەم مەسئلە کەمێکم ڕەنگترۆ بێتەوە؟ نا ئەسڵان نەچوون، چون مشکلاتێک چر بوو بە غێرەس ئەوە. بەڵێ فەرمووتان یەکێک لە مشکلەکانتان ئەوە بوو لێ گیر و گرفتگەل تریشتان بوو کە دەستیدا دەستیەکەوە بوو باعیسەوەیەوە جیا بنەوە. چەند ساڵ لە جیا زندگیەکەیت؟ ئەمن ساڵ و نیمێکە باوکم فۆتی کردیان، دوای فۆت باوکمەوە تەنها زندگیم. یانێ ئەم 14 ساڵە تەک دایک و باوکمەوە زندگیمە کرد. بەڵێ یعنی تقریبا 12 ساڵی تەک دایک و باوکتانە بوون، باقیەکەی جیا زندگی ئیسیشە کاری خۆتانتان هەسییان بەکارم کە زندگی خۆت بچەرخنی وانە. خاتو سورەیا گەرەکمە بۆم بێژی جیاوبوونەوە چۆنە؟ فرە سەختە، یعنی ئەوە سەختە تۆسیفکردنیی حتا سەختە بۆ حتا ئەگەر لەنە هیچ وابەستگی کۆنەوێ بۆ زندگیە ئەو لە حەزە فرە سەختە. سەختیەکەی و لە چەدی؟ خب لەو لەحزە لە مەحزەرە جیاویتەوە لەو کەسەکەمە دەتا بەیەکۆ بوون تواشایەکە دانێ غەری بەس بۆت فرە سەختە. دانێ غەری بەس بوت یا ئەگەر جوورێتر تۆشایکەین وەکو ئەوەی کە مەسیرێک چووگم و ئیساشی حەسبیکەم لە زندگیمە بێم و دواتر سەختیەکەی لەوە ناوینی؟ نات، چۆن تەسمیم تەنها زندگیکەم سەختی ئەوە ناوبووم کە بۆچە تەسمیمەوە گرتنیا بیت، یانێ دوارە ژیانێ هاوبەشت دەست پێ نەکەی دوارە زواج نەکەیتەوە؟ یەک لە نظر ناگشتی یەکێک بوو. هەر بۆ دەلیلار تقریبان تەسمیمەوە گرت. چۆن زندگی خۆشێکم نەواخان، زندگی متەهلی خاصێکم تەجروبە نەکرد، ئیتر حەزم نەکرد بازم ئەدامەی بەمە. دەی مەگەر ئەوێ توا زندگیەکان وەکو یەکێک؟ نا، هیچ وەخت وەک یەک نییە، وەلێ دیت من تامۆ دەتها
هەر ئەوە بوو تاپاکەوە بوو لە بیر و باوەڕ تولی کێشا دوایشی تر من عادەتم کرد بۆ شرایەتەکە بتانم تەنها خۆم زندگی کەم ئیتر تەسمیم گرت کە ئەزدواج نەکەم و ئیسیشە هەر ئەو تەسمیمە تەسمیمە هەست بۆچە یانێ ئیمکانی نییە بگۆڕگێک فکر نەکەم ئاواز بێت بە بۆنێ واپرسم لە جامعی ئێمە لە کۆمەڵگای ئێمە کەمێک بۆ خاتونگەلێک کە جیاو ئەوەوە کەمێ سەختیگەل زیاترە تا خاتونێک کە ئەزدواجی نەکردگە سەختیەکەی حالەوە ئیساگەر تۆ شرایەت کارێکت پێ بڕی لە جێگەیەکە کارکێ خۆب تووشی سەختیگەل فرترەوی وەکوچەوە کوسری تۆشاکردنگەل سەرسەنگینانە بەداخەوە هێشتا خاصنەوە لە کۆمەڵگای ئێمە یا ئەوەی کە ئەگەر گەرەکت پێ بۆ جێگەیەک بڕی ناتوانن ئەمە بیر و باوەڕی بنەماڵەکانمان ناتبن بربەستدانن بۆ کەنیشکەکانمان لە حاڵێک ئەتوانێوانەوێ خاتونێک کە ئیسە ئزدواجی کردگا و دوایەوە جیاو بووگەسۆ توانێ وەک باقی خاتونەکان زندگی خۆیدا وەک خاتونێکە شووی هەست وەک خاتونێکە مجەڕەدا هێشتا ئەزدواجی نەکردگا مسافرەت خۆی بڕێ کاری خۆی بکا مێمانی خۆی بڕێتە ڕەفیق و دۆست و ئاشنای خۆی بڕێتە دەرەوە وەلای ئەم بربەسکلمانە هەست خۆشبەختانە من خانەوادەم و ئەترافیانم دیدیان جۆرێک بوو کە ئەسڵەن ئەوەزنەوە تەک مجەڕەدیە ئەسڵەن ئەوەزنەوە دیدیان هیچ منیان ناو تەنگنا قەرار نەداواخان مەمنونم لیان بەخسووس دایک و باوکم کایسە ڕۆحیان بە جەنەت شاد بێت واقعاً پشتیوانم بوون وەختە دایک و باوکم نەمانزانیم تەلاقم سندێ واقعاً ئەی بۆ خاتونێک کە جیاوێتەوە وەلایەن بربەستیە هەست چە قسەیەکت هەست ئەو خاتونە شێچە بکات چۆن ئێمە هێشتا فرێک لە بنەماڵەکانمان ئەو بیر و باوەڕیانە هەست خب بە نظر من بە زندگی خۆیان ئەدامە بەن دید مردم ئەسڵەن بۆیان مهم نەوێت چۆن خۆیان لە زندگیەکەن ئەگەر خاص زندگیکەن خۆیان خۆشیێن لە زندگی ئەگەر زندگی بە خۆیان چاوەکەن فات خۆیان سەختی هەرواسا ئەگەر بینەوە سەر پرۆسەی جیاوبوونەوە فەرموتان کە پرۆسەیەکی سەختە هەر تەجروبەیەکی تاڵ و سەختە لەسەر کاری دادگایی و ئەمانیە چە سەختیەکان ئەوەیە چۆن بۆمان سەختی فرێ هەست وە لە مناو سەختیمە خوشبەختانە تەجربە نەکرد من تەوافقی بوو دوو ڕۆژ ینی هەرچی شتە نیازەوی حەق و حقوق و مەهری و بە بۆنێ ئەوە ڕاحەت و زەتوا بوو لە حاڵێکە لە ئێرە خۆب خاتونەکان ئەگەگەیکیان بێمارەی کەی خۆیان بسێنن یا نەفەقەی خۆیان یا هەر شتێکە لە ناو دەفتەری ئەزدواجەکەیان سەندێ زواجەکەیان نووسیاگا ئەگەر داوای بکەن ئەو تەلاقا و پرۆسی تەلاق و پرۆسی جیاوبوونەوە توولە کێشی یانە کە پێتە دواوەوانە و مقدارێک عزیز ئەوەن سەختە قەتعاً لە ڕێگەی قانونیەوە ئەگەر کەفێتە دادگا بە دادگا بکێشێت توولانی تۆ بۆچە وێڵۆ کرد هەرچی شتە و تۆ توافقی من خاستەی باوکم بوو حەزم نەکرد خاستەی باوکم بمەژێرنا وتی هەرچی شتە بەخاتر نسبەتی دوور حەزمان بەیەکۆ قۆمی بوو تقریباً قۆمیک نییە تقریباً ئاشنای نزیکمان هەست بەیەکۆ خاطرەوە ئیتر دەمتانی خاستەی باوکم قبول نەکەن و جیاوبوونەوە هەردوو تەرەف ڕازی بوون بە جیاوبوونوانە و ئەگەر تۆ داوای بەشت کردای ئەو شتەکە مارەی تووە باوکت ناڕەحەتەوە لێت ئەحساس دەکەم هەرێ ئەو ئاغا خۆی نەیوت کە خۆب ئەمانە هین تووە با من بیەم پێت ئەم مارەی و ئەسڵان بەحس نەکردیا چەند ڕۆژ قەبلەزەوە بەحس کردیا کە چەبێت لە جەم خانەوادگیە ئیتر بە شەخسەن بەحس نەکردیا کە من چە ئام پێت چە نام پێت و وەختێکی چوون بۆی کە جیاو بنەوە لە یەک هیچ اتفاقی نەکرد فقط ئیمزاتان کرد و خوتبەی جاری بوو تواو بوو هەرچی شتە دوایەویشە تۆ پێگیر هیچێ نەبوو نادەیتر خانوونی نایە پێگیر بکەم هەرواسە تەلاق لە بواری وشەوە بە مانای ڕەهابوون و ئازادبوونە بەڵام لە ئەسڵدا کۆتایی هێنان بە پەیوەندی هاوسەرگیریە و ژنومێت لە پرۆسەیەکی یاساییدا لە یەکجیا دەبنەوە هەر کۆمەڵگایەک بە دۆخی وەچەرخاندا تێپەڕێ چڕنۆکی بێسەرەوبەرەی ئیدارەیی و ئابووری تەواوی سەروسیمای هەڵپاتێ بێگومان بە کە دووچاری زۆرێک لە ئارەیشە کۆمەڵایەتیەکان دەبێتەوە
پەرەسەندنی دیاردە قێزەونەکان دەبنە هۆی لە ناوچوونی بەشێکی زۆر لە سەرمایەی مادی و معنەوی مرۆیەکان لە کۆمەڵگادا. بەخێر کاتی سلامت بێتەوە، من شیما ڕەحیمیم، ساکنە شارە سنە. بەخێر خاتونەوەکە زان باس و بابەتەکەمان جیاوبوونەوەی ئاغاکان و خانمەکانە لە یەکتر لە جێگەیەکەوە ئەبینین ژن و شوێک ئیتر بڕیاران لە یەک جیابنەوە و ئیتر بەیەک و ئیدامەنان. حەزەکەم لەم بابەتەوە باسکەین و بزانین لە چ جێگەیەکەوە خاتوونێک تەسمیم مەگرێ بێتە دەرەوە لە زندگی خۆی و هەرچی شتە وێڵ کات و جێبێڵێ. لە هەر شەرایەتێکە هەر شتێ دەلیلگەرێک خاصی هەست بۆ خۆی. من دوای 10 ساڵ زندگی مشتەرەکەوە بەم نەتیجە گەیم، ئەویش دوای ئەم 10 ساڵە و بە فرەم مەسایلگەر کە سازیام و سوزیام ئیتر لە جێگەی کە بڕیام نەمتانی باقیێکی ئێدامە بم. بعد یانە ئێژن خاتوونەکان ئەوە وەفادار هەن کە بە هەرچی شتە بسازن وەلی لە جێگەی کۆلا ئیتر ئەو ڕگێت ئەو خاتوونە هەرواسە لە فرە جێگەگەرە من هاتم فرەستای خۆم کرد، فرە کارگەرم کرد، وەلی ئەمە بەتەنیا ناوێشی هەروەر دەست بەنە دقیقەن هەروەسا ئەوە کە عشقێک یەک تەرەفە بێت کە تۆ هەر بیت خۆت نیشان بێوە لە تەرەف مقابل نەتبینێ. هەرچەند ئەم زندگی منە بە عشقە یەک تەرەفیش بە وجود نەهات. واقعاً ئەم ئاغا کە هاوسەر سابق من فرە سعی کرد کە من بەدەست بێرێت نام زندگی ئەوە جایگایکم بێت بۆ خۆم، ولی متاسفانە لە جێگەگەرێکە بازێ مەسایلگەر بووە باعیسەوە کەیترم کارە ئەدامە نەدرگێت. چه شتگەلێ ئەوێتە باعیسەوە کە زندگی کە بە عشق و شڕۆعەوێت لە کولیەتە لە هەرچی زندگی لە جێگەی کۆ دوایەوە کە سریک مشکلات پێشوتێ سریک لە گیر و گرفتەکان بێتە باعیسەوە زندگی تواوە بێت. من ئەوەڵ و ئاخر قسەی هەر جیاییک دروستە، شاید ئەم دوو نەفەرە بە یەکەوە نەسازن یا هەرچی، ولی بەخوا ئەگەر بەعزە خانەوادەگەر ئیجازە بن چۆن ئەو دوانە چەندین و چەند ساڵ بە هەرچی خاس و خڕایەکە هاتکنە بەرەوە سازیاگن بە هەر جۆرێک بووگە شەرایەت خۆیان یان برگە بەرەوە لێ لە جێگەیەکە لە جایگایکە بازێک هەستگەر لە خانەوادە تەنیسە بە تەرزێک کە مەسەڵەن ئێمە دڵسۆزیەکەن و لێ وا نۆگەن وا ئەزانن کە دڵسۆزیە بەڵێ هاتکن زندگیگەر ئەشێنن. ئەم زندگی 10 ساڵی منیشە ئەسان لەسەر چتگەرێک فرە جۆزئی بوو کە دەخاڵەتگەرێک بێجا لە ناویە کردە کام زندگی ئاوا شێریە. یانێ ئەم دڵسۆزیگەل بە بیر و باوەڕی خۆیان دڵسۆزیگەل ئەوانە بووگە باعیسەوە کە ئەو ئاغا متمانەی ئیتر بە خانمەکەی نەمێنێ یان نازانم بیر و باوەڕی ئەوە بێ کە خانمەکەی مەسەڵەن ئیتر بەکاری ناخوا یا زندگیەکەی خاسترە توانای پێش بچێت یا خانمەکەی شەروە بە بیر و باوەڕ خانمێک بکرکە خۆ دەشاید من خاسترە توانم یا خانوادەم خاسترە زانن تاشووەکەم یا هەر ئاغای شەروە خانوادەم خاسترتان تاژنەکەم. قسەتان بۆ خانوادەکان چەس بۆ بنە ماڵەکان چەس؟ قسەم بۆ خانوادەکانەوەسا بە جۆرێک کە ئەم زەر بە مەسەڵای ژن دوستی خالی خەرسە واقعانم دوستی خالی خەرسەگەرە لاون کە ئەو زندگیگەرە بە هەرچی جۆرە بە هەرچی کەم و کاستە بە هەرچی جۆرە ئەم زندگیە خەریکە ئەچێتە بەرەو بە یەک کەلمە قسە واقعەن وەسا گولێک کە پەرتی ئایت بەناو ئەو شیشە و شیشە کاتە 1000 کوتۆ. بعضی قسەگەر پێشتێت کە زندگی کۆلە نابوو دەکات واقعەن واسە ئیسا بە هەر شەرایەتێکم ئاغا ئەم خانمە خەریکن بە یەکۆ زندگی ئەکەن ئەزانن کە ئەم زندگیە واقعەن لە یەکیش ئاشناییان هەسا وەلی بە یەک کەلمە قسە تۆ ئەو زندگیە سەر دەوێتەوە ئەو زندگی کۆلەن نابوو دەکەن واقعەنەوە خوا خۆشی نایت. باسی مناڵەکانمان کرد، مناڵ چە ئاسیب و خەسارە و زەرەرێکە وێنێ لە جیاوابوونەوەی دایک و باوکی؟ مناڵ ئەگەر بە سنێک گۆرەی نەگەیگە مثڵان بە سنێک کە خاس و خڕا لە یەک تەشخیص باوەختەوە دایک و باوکە لە یەک جیاون و فرە ئاسی ببینێ واقعەن تیا ئەمێنێتەوە کە بێت ئایا دایک انتخابکە یا باوک ئەگەر هەر کامێکیشیان انتخابکە بۆ یاکەی تریشیان واقعەن احتیاجێت مەخسوسەن ئەگەر ئەو مناڵە کچ بێ. دروستە مناڵ فەرق ناکات چە
کچ بێ چەکۆڕ بێ مهم نییە وەلێکە من خۆم ئەحساس دەکەم کە کچ فرەتر ئاسیب ئەبینێ مەخسووسەن کچ من کە واقعەن فرە بنیام ئەحساسیک و فرە بنیامێکە ناتانێت دڵ کەنێ هەم من بێت هەم باوکی لەم بێنە واقعەن گیری کردگە مناڵ لەم بێنە واقعەن بە ئەو ئاسیبە کە دایک و باوک لە یەکجیا بوونەسەوە گەیگە تخوابین ئەترافیان کارێ نەکام ئاسیبە بۆی گۆرەترۆ بێتەوە مەساڵەن بە تەراحۆمگەرێک گۆرە بە تەراحۆمگەرێک کە ئەرێ تۆتیت لە ڕووی دڵسۆزی ئەنجامیایەوە لێوان نییە تیت ئەو مناڵە ئەومنێتر تحت فشار ئەم شەرایەتە قەرار ئای کە ئەو مناڵە هەمیشە ئسترسی بێکە ئەگەر ئایسە ها بەلای دایکیۆ گیانەوێتەوە ئەگەر ها بەلای باوکیۆ گیانەوێتەوە بە بازی قسەگەر بە بازی ڕەفتارگەر ئەو مناڵە کەم ئاسیب باوکیش ئاسیب ئەوێنن لە دووری مناڵەکەیان ئەگەر دایکی دوورکەینەوە لە مناڵەکەی یا باوکێک هەروە دایک و باوک چ ئاسیبێکەوێنن من بە شەخسە خۆ من ناتام لە تەرەف ئاغەمە قسەکەم چۆن ئەو نەزەر خۆیە وەلێ من بە شەخسەی خۆم لە ئەم مدەتە کە جیا بوومەسەوە ئەو ئاسیبەوە من دیم دروستە بنیام ئێژێت خۆ لە مەرگ بانترمان نیە وەلێ بەخواوانە جیای فرە سەختە ئەویش بە جۆرێک کە تۆ 10 ساڵ حتا یەک دانە ئیسکانێت شتێک بە دڵ خۆت ئەیسێنی بۆ ناوماڵ خۆت زندگی خۆت دروستکەی وەلێ لە ئەرز مەسەڵەن 1 مانگ 2 مانگە زندگی 10 ساڵت یەکسەر بپێچکێتەوە فرە سەختە من ئالەم مدەتە ئایسە من هامە ناو ساڵ و نیمێکە جیا بوومەسەوە ئەویش جیایەکێشم هێشتا بازە مەراحلگەری ماگە خۆتان نەزانن کە دادگا و ئەمانە فرە فەلسەفەی هەست و فرە توولەکێشە ئیتر واقعەن من ئالەم بێنە ئاسیبگەرێکم دیگە هیچ شتێک ناتانێت جبرانی کاتەوە ئەرزم کرد وتم دروستێژن مەرگ وەلێ بەخوا مەرگەکە واقعەن خیاڵت ڕاحەتەوێ کە ئەرێ ئەمە شتێک بووگە تەبێئی تۆ بووگە وەلێ جیابوون فرە سەختە ئەویش بە جۆرێک ها خۆت حەز نەکەی وەسە ئینسانێک وەسە خانمێک وێساگی تەپاوە بە زۆر و حجابتە لێ بکێشنە دەرەوە چەنێ پێت سەختە ئەم زندگیشە کە جیایی بوو ئەچیتە ناو ئەو مەحزەرە ئەو جێگە کە تۆ بیجیابیتەوە واقعەن چاشوەیەکە لەسرت دایەکەنن فرە سەختە وەلێتر وەختێکان ئەوینت لە شەرایەتێکە قەرارەگریت کە نا ڕێگەیەکت نییە مەجبوری پێ و سازی تو بەخێر بن خاتوو منی سڵام ئەرزەکەم خەمەتەوە بینەرانی عزیز بەرنامەکەتان من چیمەنە مۆشیریم 33 ساڵمە فۆق لیسانسە گیاپزیشکی و ئیسێشە دانیشتووی گەردشگەری بەخێر بێن خاتوو چیمەن بعد چەند ساڵەکە کاری گەردشگەری خەریکی ئەنجامایت من قبل از ئەوەی کە واردە گەردشگەری بووم کارگەر لە فرەترم ئەنجام داگا چۆن ڕشتێ تا سەڵیمیش من کشاوەرزی بوو لەم زەمینە کە کارم ئەکرد اتفاقی تەکێ حوزەی کشاوەرزی گەردشگەری ئاشنا بوومەوە واردەم بەحسە بووم حدودە 5-6 ساڵێکە کاری گەردشگەریەکە 5 ساڵە کار گەردشگەریەکەن باتەوەجە بۆی کە کار گەردشگەریەکەی توزی فرە هاتوو چوت هەست قەتعەن کەسانێکت لێ کە فێکە جوانگەلێک خاتون و ئاغەگەلێکە بەیکوە زواجیان کردگا تێن و ئەچن مسافرەت گەلێکە چەند فکرەکەم ئێوە توورە گەردشگەریشتان میوانە ئێمە هەم سەمەنە سازمانە مەردوم نەهادین هەم شرکەتە گەردشگەری
فرەتر لەمانە چاوتان پێیان ئەکەفێ زیاتر تێکیانە بەرخۆردتان هەستباتەوە بە شرایطێک کاریتان بیر و بڕوات نسبەت بە خانم و ئاغاکان کە بەیەکۆی زواجیان کردگە وەگەیگن بە اختلاف و خلاصەی تر لە جێگەیەکە و بڕیارئان کە لە یەک جیا بن و باقی زندگییان جیا زندگیکەن چۆنە؟ من قبل سویشێکە واردە کارگردشکەی بم چۆن ئەم مۆزۆتانە پێشکەشان من قبلیشی فعالیتکە لە اجتماعیم بووگە لەم زەمینە یانێ ئاوایی بە ئاوای گەڕیاگەم تێک بەسێ دەرۆ تەبیعەت و گردشگەری چۆن بە نەزە من تەبیعەت گەورەترین معلمە وەختە مناڵێک ئەوەی ناو تەبیعەت ئەوەڵەن فرچ گەل فێرەوێ ذهنی ئازادەوێت ئەنێژی تەخلیاوێت و ئەو تەبیعەتە ئلهامەگرێ یانێ ذهنی بازەوێت توانێ ئازادانە زندگی کا وەختە ئەوینێ ئەیسە ناو تەبیعەت ئەمە هەسمان مەسەڵەن ئەچێت ئەوینێ بەحسێ کشاوەرزی ئەوینێ ئەو ڕۆشت و نەموڤە ئەوینێ کولەن حسێک خۆشایەت بە ئینسان و پیشنهادمانەوە بۆ وەختێ مناڵێک وا بارتێ ذهنی ئازادە وەختێ تەبعەن بعدەن زندگی تەشکیلات کەمتر ئەو مشکڵاتی بوو پیشتە یانێ بە نەزەرمەوە کارگەلێکی کردمە لە مدەتا واسە چۆن ئەو یەک نەفەر وەختە واردە زندگیەوێ بعدەن ئەگەر وەختی ئاسابی ورد بوو وەختە ناڕەحەت بوو بە جێگەیەوە هەر هۆڵ بێ چە بکەم چۆنکەم یا بەحسی پیشتێ دەست ئەو خانەوادەیە لەگەیەوە بوو ناتەبیات ئەیوا بوو فەرموتان هۆڵ ئەوەی چە بکەم چەنەکەم ئەمە هەڵناگەڕێتەوە بۆیە کە دانێ مناڵ وەختی گەورە تا گەوراوێت لە پەروەردەکردن یا مەهارەتگەل زندگی فێر ناوێت و ئەم مەهارەتگەلە ئەوێتە باعیسەوە کە ئەگەر مەهارەتەکان فێر بێت توان نابێت لە حەل مەسائلیە واسە مەهارەتەکانیشە فێر بێ ئەوەی کە بەحسە تەخەسوسیە بەحسە ڕەوانشناسیە کە من ئەجازە نام بەخۆم ورودی بێگەم وەلی خۆب ئەشێ مەهارەتگە لە زندگی فێر بێ واقعان یانێ جوانەکانمان هەر لە مناڵی و مەسئولیەتیان پێبین ساکەین بێژینان تۆ ئەم کارە بکە لە ماڵە هەسا ئەو کارە بکە یانجی مەسئولیەت پەزیری خۆی شتێکە کەوێتە باعیسەوە کە لە اختلافەکان کەمەوە بێتەوە یەکێ لە دەلیلەکانی ئەمەسە. بەپێی ئامارەکان لە بەرامبەر پێکێنانی 1000 ژیانی هاوبەش 318 حاڵەتی جیابوونەوەی خێزانی ڕوویداوە بە شێوەیە کە لە هەر کاتژمێرێکدا 20 حاڵەتی جیابوونەوە تۆمارکراوە ئەوە لە کاتێکدایە کە 20 ساڵ پێش ئێستا لە بەرامبەر 1000 حاڵەتی پێکێنانی خێزان 80 حاڵەتی جیابوونەوە هەبووە ئەو ئامارە دەری دەخات ڕێژەی جیابوونەوەکان بە جیاوازی لەگەڵ پێکێنانی خێزان لە ماوەی 2 دەی ڕابردوو 4 هێندە زیادی کردووە. هەژاری، گرفتی دارایی و نەبوونی کار، پێکێنانی ژیانی هاوبەش لە تەمەنێکی کەم، ئەزمموی چەندجار پێکێنانی ژیانی هاوبەش، نەبوونی پەروەردەی تایبەت بە پەروەردەی خێزان، جیاوازی تەمەن، گیرۆدەبوون بە ماددە هۆشبەرەکان، کێشەی دەرونی، ناکۆکی لەسەر چوونەتی بارهێنانی منداڵان و تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕوانگەی کۆمەڵناسان سەرێکی ترین هۆکارەکانی زیادبوونی ئەو دیاردەیەن لە نێوژنان و نێو پیاوانی کۆمەڵگەی کوردی و ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. دایکباوک لە دووری مناڵەکەیان چ ئاسیبێت ئەوێن و وەختی مناڵەکەی لێ دوورەکەنەوە شایسە مناڵیاشی لە دایک و بمێنە یا حەزانەتی بنەوە ئایسە من ئەمە بچێتە باسێک ئەحساسی وەلامە ئەحساس دانەی دایکە کە ئێژم واقعەن مناڵ مەخسووسەن من کە فرە مایم دانیاوە بۆ کەنیشکەکەم لە بازێ شەرایەتە واقعەن ئەو جۆرە پێشنەچوو فرە پێم سەخت بوو من وەختێکان لێمیان سند یانە نە لێمیان سند بە خاطر ئەم جەریانە کە ئەشێ مدەتێ بەلای باوکیەوە بە یاد جار مدەتێ بێتەوە بۆ لای من هەتا ئەو مدەتە کۆتایشەوانیە بەلای منەوە من فرە پێم سەختە مطمئنیشم باوکیشی هەرواسە من بارها پێش هاتکە کە بە خاڵی بوون گەرێکی دانیشکم گیریاگم و ئەفسوسم خواردگان کە واقعەن لۆ لەحظە ئەحساسەکەم فرە مناڵم ئەحساسەکەم بووگمەسەوە مناڵێک 4-5 ساڵەکە احتیاجی هەست بە باش دایکی لۆ وەختە ئەوە ناڕەحەت بووگم داغان بووگم بۆ مناڵەکە خۆم ئاوا حسێکم بووگە کە منیش مناڵ و بووگم واقعەن احتیاج مەس ئایسە کەسێ بمگرێتە باشۆ ئارامم کە
تەکما قسەکە. بابینەوە سەر بیرروباوەڕی کۆمەلگا نسبەت بە خاتونەکان دوای جیاوابوونەوە بیرروباوەڕیان چەندێکە گۆڕگێت؟ واقعان نەگۆڕگێ ئەنگار کە ئەو خانمە وەختە جیاوێتەوە تەکۆ ئاغای بە هەر شەرایەتێک بە هەر جۆرێ بووگە ئەنگارێتر حەق بازێک کارگەر و بازێک چتگەری نییە ناوام زندگیەوە لە بەنەزەر من بە نەزەر شخصی خۆم جووا ئەوە بازێک قسەگەر نەدرگێتەوە وەختێکان جیاویتەوە خۆت مستەقلەوە بیتەوە خۆت بازێک کارگەر ئەنجام بێت ئەوە بەدڵتە ئەوە ئەتانی ئەسڵەن قسەی ئەموو ئەو بۆت مهم نەوێت چۆن قسە هەر هەست گشتی هەر قساکە. ئێمە لە بازی شوێناوێنین کە خاتونێکە جیاوێتەوە دوای جیاوبوونەوەکەی حتا هاتوچوونەکەی پێ سەختە یا شێ تەنیا نەڕێتە دەرەوە کەسێک تەکیە بێ یا وەختی ئەچێ بە لە تاریکی لە ماڵە بێ یا هەر ئاڕایشێنەکە هەر باسێ نەکاتە بەری هەر جێگەیەک نەڕێ ئەگەر وەک جاران تەفرەحگەلێکی بووی سەر ناتڵەت بڕێ ئەمە بە بۆنەی بیرروباوەڕی ئەم نە ماڵەسا کە بربەستێ بۆ ئەو خاتونە دروستەکەن وە کەمێک ژیانی بۆ سەختترەکان مەحدودتریەکەنەوە و هەر ئەیوێنین لە بازی شوێن لە وڵاتمانە لە پارێزگامانە وەێ ئایا خاتونێک جیا ئەبێتەوە حتممە نەشیان بربەسگەلی بۆ دابنن مەگەرەوە خاتونە نەوەگە کە خۆی ژنی ژیان و زندگی خۆی بووگە خۆی بڕیاردەر بووگە لە ماڵ خۆیە ئیسا ئایا خاس خوڕاو تەشریسنە؟ بەڵێ هەرواسە ناوم جامعە خۆمانە ئاواچتگەرێک هەست وەلێ خواشکۆر کەمڕەمترۆ بووگەسەڵ لە بازی شوێنە هەر هەست لە بازێ جێگەگەرە هەر هەست وەلێ هەر خاسە لە بازێ جێگەگەرە کەمڕەنیشە بووگەسەوە هەر خاسە من دروسە هاتکمە ناو ئەم بەرنامە وەلێ بازم حەزەکەم لێریشە بێژم لازمە کە من تەشەکۆرکەم لێریشە حتا لە باوکم لە دایکم لە براکەم کە لە ئام شەرایەتە منیان بەجێ نەهێشت بە هەرچی جۆرەتەک منی شەڕا هاتن حتا لە وەختگەرێکەوە فرە ناڕەحەت بووگم واقعەن زانیگیانە فرە خۆم بەخاتر ئەوە کە بیری مناڵەکەم ئەەکەم نە بەخاتر بازێ قسەگەر بازێ چتگەر واقعەن تەکما ڕاهاتکن دەرکمیان کردگە وە خۆشحاڵم و ئومیدوارم لە فرە جێگەگەرێشە کە ئاواچتگەرێک هەر هەست کەمڕەنتر بێت. بەڵێ لە بازی شوێنە بەداخەوە هەر هەستمان ئەمە و ئومیدوارم بە قسەی ئێوە کەمڕەنتر بێ وەشەڵە دایک و باوک و براتان خۆش پێ بۆشان و هەرچی دایک و باوکە وا بڕوانێت ئەم جریانە هەرچەند جریانێکی ناخۆشە وەلێ خۆب ئەمە هەر بەشێ لە ژیانی هەر ژن و هەر پیاگێکەوە ئەمکانی هەست بۆی پێش بێت هەرچا ئەگەر ئەو ژیان و ئەو زندگیە هاوبەشە زندگی فرە خۆش بێت وەلێ لەسەر ئەمە جیاوبوونەوە هەر ئیمکانی هەست بۆ هەر ژن و پیاگێ پێش بێت. من لە ئایریشە بێژم ئەم جیاوبوون منە دروستە کە من وتم پێم سەخت بووگۆ ئەمە بووگە وەلێ ئایسە ئەزانم ئایسە واقعەن ئیتر خۆم بم دەرکە گەیگەم کە لە بازێ شەرایەتە لە بازێ جێگەگەرە واقعەن جیابی تۆ خاسە تا زندگی کە پڕی بێت لە تەنش پڕی بێت لە فرچتگەرتر ئەدامە بدرگێت بازێ وەختکە بازێ ژیان جیاوبوونەوەکەی خاسترە چۆن ڕێگەیەکت نییە کە تۆ ئیدامەی بێ چۆن ڕێگەیەک نامێنێ کە تۆ ئیمتحانەوە کردوێت و ئەم گیر و گرفت و کێشەکان ناویە حەل و ئیمکانی هەست لە دوای ئەوە زندگی خاسترت بێ وە قەرار نییە ئێمە هەر ناوە زندگیمانە زندگی خاستێکمان تەجروبەکەیەوە دوایەوەی تر زندگی خاست تەجروبە نەکەین. خاتون ئاخرین قسەی من ئاخرین پرسیاری من ئەمەسا قسەی تۆ و دیدگاهی تۆ دیدگاهی خۆت بۆ بینەرەکانمان بێژە بۆ خاتونەکان کە گەرەکیانە جیا بنەوە یا جیاو بوونەسەوە. خاتونگەرێکەوە واقعەن خۆیان حەزیان نەکردگە جیا بنەوە جیایش بووبنەسەوە مطمئن بن کە ئەمە حکمەتێک خواگیانێ هاتیە هەر کارێکە خوا ئەنجام لەسەر ڕێگەی تۆ قەراری باوە
بین ژنوشوەکانە لە بین کاروباری زندگیانە تەوافقیە کە مەسئولیت چەندێکی بە عوهدەیە مقامە بە چەندێکی لەسەر شان پیاگەکەیەوە بێت یانێ بەشیکەن. نا بە نظر من بەشکردنە ناو زندگیە جالب نییە ئەمە بین زندگیەکانمان جوری تشکیل بێنیانە تەوسیە ماقام بە جوانەکانەوەسە بە خانەوادەکان کە مناڵەکانیان فێرکەن کە نۆبەتی نەوێ بەشکردنی نەوێ یانە بێن سایکەن ڕفاقەتی زندگیکەن چۆن سرفەن جامعه ئێمە جوری مناڵەکانی باراورگە کە بێ ئزدواج کە فقط بەخاطرەوە مجرد نەی مردم نێژم مجردی یا بێ ئزدواجەکەیتە بالاخره سەر و سامان نەگیری هەچ شتە دروستەوە لەوان نیە ئەشە ئێمە بین جوری باریبیری مناڵەکان مەخصوصەن عالەم وەختە کە مشکلات فرس شرایط ئێستا شاید اقتصادیمان خاص نەوێت جوری باریان بینین کە ڕفاقەتی زندگی بۆ نەبەرەوە یانە هەر جوری کە هاتەوانیانە بالاخره کەنیشکەیە ئەم کوڕە ئەگە کارێکەکە و پولی بۆ زندگی گەگە بۆ ڕاحەتی زندگیگە بێت و نۆبەتی کاتۆنە من خەرج ناکەم تۆ خەرجکۆ من ناچم تۆ بچۆ ئەمانە خۆیان زندگیان تاڵەوە و فرسەتە کە هەستیان کە بۆ زندگی بیگزێنن سەرفەوابی کە فقط دەشت جەڕ و باسکەن لەسەر ئەمە کیچە بکە کیچە بکە چەندێک ئەتوانین کۆتابینەوە چەندێک ئەتوانین مایە دابنین بۆ زندگیمان کە زندگیمان لێ تاڵنەوەی یان نەگەین بۆ نقطە کە بیژینی ترتوواوە کۆتاهاتن کە نانین کۆتاهاتن وەلێ خۆب هەر کەسێ چۆن وارد زندگیەوەی قەتعان گەریکە زندگی کارامی بێ بالاخره زندگی کایسە هیچ کەسێ بۆ هەدەفە نایێت کە تواوی کاوەگە بێت و فقط کۆتابێ ئەزیەتەوێ ئەشە جوری زندگی کە مەجبور نەوێ ناو زندگیە مەسەڵەن بژە قەنا کۆتاتم زندگیەکەم خۆی بۆ ئێتقاد و باوەڕە بگەی کە هاتکە زندگی کە هاتکە لەم فۆرسەتە کە هەسی استفادەکە ئەو زندگی بگزێنێ بە بهترین نەحوی بیگزێنێ ئەمە چەندێکی هەڵەگەڕێتەوە بە و دوای پرۆسەی زواج و چەندێکی هەڵەگەڕێتەوە بۆ بەر لای زواج بەر لە زواج خۆ شەناخت لازمە وەلێ خۆ قەتعەن هیچ کەس ناتوانێت بێژێ من بەر لە زواج ئەچم ئاشناومەوە ئیتر قەتعەن نێشناسم ئەچم زندگی خاسێکمەوێنە چۆن فرەتری ئەگەڕێتەوە بۆ مەسئولیت پەزیری سێمە فرە کەسمان هەست شاید 5 ساڵ بە لە زواجانەیەکۆ ئزدواجەکە ناگەی بە 6 مانگ چون قبل ازدواج مسئولیتی نوگا راحت هات که چوگا خانواده درگیر نوگا ولی وقت وارد زندگی به اینه نه ایستش هوشی بم خانواده و به هوشی با خانواده به مسئولیتی است خرج که اش امرا مگران او ارزان میچکم لکوی نبید میمان مس و وقت وارد مسئولیت گلاوی دفعه شوکاوی اوینین مثلا طرفه ای تو 5 سال عاشقی بوی چون ایست چوی تجه یک ساق نکشی بشش مان دلیلیه مثل دلیلی اون یا طرف اللي اوزده بوگه دلیلی واسه یک دفعه وارد زندگی بسنی کما حجم فره مسئولیت قبلا راحت بوگه زنگی داگه بچینه درو بگرین بچینه ما خریده کین فلان هیچ مسئولیتی کی نوگه ولی وقت وارد زندگی به زنه نه امنیه ایستش فیر به که چون رفته که و متاسفانه فره کسکل که اساسن یعنی کم تجربه تون کم ترن و جیاوبوونەوە زندگیانە جیاوبوونەوە فرۆ بووگەسە و لەم ڕۆزگارە لە بین ژن و شووەکانە ئەمە بە شتێکی ئەتوانین خاصبی ناوی بووین کە خۆ ئەگەین بەجگی کە واقعا ناتوانێت زندگیکەن بۆچە ئەدامەی بن جیاوبوون قەتعان ڕێگەیەکە کە دانیاگە استفادە بکری هەسمان زندگی واقعا ئەدامەداننی دروست نییە مشاورەمان هەست ئەتوان مشاورە قسەکەم ولی بەعزێ وەخت زندگیکە مەسەڵەن بەحسە بووچکە تەرەفەی یەکترنیانگەیکە مشکلێکیان نییە بێکۆ ولی ناتوانن مدیریەتە ئەو بەحسەکەن مدیریەتە ئەو مشکلەکەن بەخاطر جیاوبوون ولی خۆ جیاوبوون مەرحەلەیەکە کە ئێمە ممکنە بچین لای مشاور ئەملا بژنە ناتانم بێکۆ زندگیکەنوە دروستی وەسە کە جیاوبوونەوە هەر کامیان شاید بچن ناو زندگی تر و خۆشبەخت بن ولی کەسکەلێکە ئایسا هەستمان متاسفانە جیاوبوون لەسەر مەسەڵەن مەسایلە بچووک مەسەڵەن شەڕیان کردە لەسەر خانەوادیان یا شەڕیان کردە لەسەر چەندێک خانەوادەکان ئەشێ دەخیل بینەوە چەندێک ئەشێ دەخاڵەتیان ناین خانەوادەکان بە نەزەر من فقط لە حەدی مەشورە تا ئەشێ دەخاڵەتکەن وەختی دوو نەفەر بەیەکەوە زندگیکەن نەشە سایکەن بەحسیان ئەسڵەن لە خانەوادە نەزانن یعنی بەحسەکەن نەوە نەدەرەوە فقط بین خۆیان بێ یعنی چۆن ئەیویتە ناو خانەوادە بەتەب کوڕەکەی ژێ خانمە وای وتکە خانەوادەی ناین پشت خانمی بگرن دیدیان نسبت بۆ ژنە ئەوەزەوێ یا خانەوادەی ژنەکە هەروە دیدیان ئیتر نسبت بڵێ ئەمان ئاشتەکەن ئەوە سەر زندگییان وەلێ ئەو
دیدگاها ئەمێنێ نسبەت بۆ وەویە یا بە زاواکەیانەوە ئەمە پاکۆ ناوێتەوە لە زێنیەتە تا آخر ئەمێنەوە هەچێکیش تەلاشکەن ئەمان شاید بهترین زندگیکەن وە لە خانەوادەکان بازمەرە و گاردیان هەست نسبەت بۆ یەک نەفەر. بەڵێ بە ئاعتباری ئەو یەک نەفەرە کەمەوە ئەوێتەوە شتێکە یەکێ لە نیازگەلی ئینسانەوە سەکە مۆردەتایی دوو ئاعتبار بێت لە ئەترافیان ئەمە لە سلسلە نیازگەلی مازلویشە ئێمە ئەیوێنین وەلێ ئەگەر مناڵەکانمان جۆرێ باربێرین کە کەمێ مستەقلترەوە بن ئیسا تعلق خاتریەس بە دایکی بە باوکی و وەختی لە ژنەکەی یا لە شوەکەی ناڕەحەتەوەی پەناواتەوە بۆ ئەوان ئەتانین بەم بیر و بڕواشە تاشایکەین کە ئەڕێتەوە بۆ باوش دایک و باوکی و پەناواتەوە بۆ ئەوان وەک جاران کە کەنیشکێ بووگە یا کوڕێ بووگە مشکڵەکانی پەیگیریان کردگە پشتیوانی بووبن تا چۆن ئەتوانین بیگەینین بۆ قەناعەتە کە ئیتر تۆ خۆت مەسئولە زندگی خۆتی. دایک و باوکەکان دخالت نەکەم من ئەمەمە دیگەواقعان دایکی بووگە کە کەنیشکەکەی چەند دەفات کەوتیە من جیاومە تۆ بە پشتیبانی کەوتیگە من کارم نییە تۆ زندگی خۆتە ئەشێ بچیتەوە مەسان دروستیکەی بارها چووگەسە گیانەوەگەسە یانە بووگە چەند بارم کاری ئەنجام داگە و باعث بووگە کە گیانەوێتەوە یانە زانێکی کە مشکڵەکەونە گۆرە نییە چووگەسە زندگی کردێسەوە یانە پێری داگە کە خۆی مەسئولیت پەزیر دقیقاً خۆی مشکڵەکەی خۆی هەڵکات چون خانەوادە وەختە ورودەکە بە دڵسوزی و بە چاوێ دڵسوزانە ورودەکە بە نەزەر وەختە ژن و شوویکیش کەفنە مشکڵاتێک کە واقعاً حەل نایبوویان بچن بۆ لای متەخەسس ڕەوانشناسێ ڕەوانپزیشکی متەخەسسێ مشاورەی ولی هێشتا ئەمە قابلە قبول نییە لە کۆمەلگایەمە فرێکرە خانمەکان و ئاغەکان وا بیرەکەنەگە بڕن بۆ لای دەروونناسێەوە زندگی خۆیان پێبێژن بۆ دیدگارن کە من خۆ نەخۆش نیم من بۆ چند شێ بچم بۆ لای ڕەوانشناس. متاسفانە فەرهەنگسازی نەکردیاگە لەم بارە و هەر کە مەسەڵەن ئەسمان ژن و شووەکان کە مەستنیان کەمتر مشکڵێکیان بوو پێشتێ فۆری ڕەفەقەکەیان زەنگن بۆ ڕەفەقەکەیان مەسەڵەن ڕەفەقەکەی جیها بێرە بۆچە تەحمڵەکەی کوورە وێڵی کە ڕژیاگە مەسەڵەن بێ بڕۆدانێتە و ئەمەوێتە باعثەوە کە تەئسیردانە متاسفانە لە زندگییانەوە ئەمە فرە زەربەی داگەوە من دیگمەمە واقعاً ولی ئەگەر بێن واقعاً تەک فەرهەنگسازی ئەوە بکرێ هەم قبل الزواج هەم وەختی ناو الزواجە بە مشکڵە بەرەخوان بارها و بارها بووگە من کارم گرگە لە جێگەیەکە مشاورە بووگە هاتکن مراجعیان کردەوە بە ڕێگەی درستی یا جیا بوونەسە یا چوونەسە سەر زندگیان چۆن ئەو مشاورە بێتەرەفە نایبێژێ ئانە تۆ زۆڵم و لوچووگونا ئەو زۆڵمی لێ چووگە بێتەرەفەوە پێشترین مۆزەلێکە خانمەکانمان عەزێتەکە چە کەس لە ئەبواری جیاو بوونەوە. کلن لە جامعەیەمە بیشترین شتێک کە خانمەکان ئەزیێتەکایسن هەر جیابوونەوە ئەوەی کە ئەو حقوقە کە ئەشێبێتی ڕایەت نەبێ ناو زندگیە مەسەڵەن نەزەرێ بە خاطرژم ڕفاقەتان زندگیکەن ئەوەسە کە هەمیشە بەیەکۆ مەشورەتی زندگیکەن مەسەڵەن خانمەکەیش نەزەر با لە بەحسە بۆ چەقی چاکایسە گشت خانمەکانمان کارەکەن لە دەرەوە و لە بەحسە اقتصادیە واردن بێرەتی دخالەتی باگەر شوەکەی شغڵێکی هەست لە خانمی مشاورە بگرێت لە بەحسە اقتصادیە چە بکەم چۆن بارها ثابت وگە خانمەکان لە بەخشە اقتصادیە فرەتر موافقەوەن چۆن ذهنیان باشترە. خب مشورەت کەن قەی چاکانە ژێ ناخانم مایسە نازانێ ئەو چازانێ من هامە ناو بازاڕە کومەکی کە ئاموزشی با خانمەکانمان گەورەترین مشکڵێکی هەسی خۆدە خانمەکانن ئێمە خانمەکانمان ئەکسەریەتیان ئیسن دروست نییە بژم ئەکسەریت ئەمە لە خۆب ئاموزش پەزیر نینیانە قبول ناکەن ئاموزش بووینە لە هیچ بەحسە فەرەنگیەکە مەسەڵەن تەرەبەت زەواجی کردگەیشت تازە گەرەکەم نییە بۆ چەمە باسی زانیاریتان کرد کە فەرمووتان حتا لە مناڵداریەوە حتا فرێک لە مەسالی تر خاتوونەکان ناوێت دەستکێشن واشی فێر بن هەرچیشتە ئاپدەیت بن زانیاری چەندێکی لە خوێندنەوە بەدەستێ چۆن کازان خاتوونەکانمان بەداخوا کەمە خوێنن. من خۆم چۆن تەجروبەی ئەمەمە هەست بە نظرم ئەگە ئەقراقنەوەی 100% ئەم تەئسیری هەست چۆن خۆم مشکلاتی زندگی کە بووم پێشات کرد لە تو لە کارگەلێکی کردگمە هەمیشە کتێو نجات میداگە ئەلبەتە کتێوگەلێک کە واقعاً ئەرزشە خوێندنەوەیان بنە جەهەتە سەرگەرمی بێ ڕۆمانێک بێسە بێژینی خوێن ڕۆمانی کیشکە ئەخوێنن سایکەن بزانن چە فێرەوەن لە ڕۆمانە یانە چتێ خاص بێ نویسەندەی خاص بێ حتا من خۆم ئەم مدەتە دومانیە بێکار بووم لەکار نەمەزانی چە بکەم گوتم ئیسەکە من هەمیشە ڕێگەیکەم پیاکرد لە تەریقە فەزای مەجازی و قبلا مەسان هەیەوت کتێو مۆلانا اتفاقاً کتێویشم خوێندوو لەبارەیەوە زندگی نامەیە ئێسە یا قوانینە شەمس ومانە
ولی ئەوە کە هین بوو وتم با واقعا بیتێر من کە ئەسڵ تەک شێرامیانم خۆش نییە وەختی هاوردم خوندم دیم واقعا ئەو جۆرە کە ئێژن هەر ئەوەسە خۆم پێگەیم یانە چەند ساڵەمە بەرەیامت پێم ئەمە من شێر ناخوێنم مەحاڵە مەسەڵەن بچم مەولانا بخوێنم ولی ئێستا کە هاوردگمە زانم هەر بعضی شعری 10 دەفع خوێنمە واقعا کۆمەکەکە یعنی تەوسیەکەم کە ئەگە کەسێ واقعا گەیەکی بچە بیخوێنێ واقعا ڕێگەی زندگی نیشاناوە تەفسیرەکەی بخوێنێ فرە شتێکە کە ئەسڵ ڕێگە و ڕەوەشە زندگی بە جۆرێک نیشانتایە کە دەچێت لە 100 دانە کلاس و ئەم لە ئەولا خاستە بێت دروستە هەروە کە ئازان ئشارەشتان کرد بە شەمس و قەواعدە شەمس کە ئەوانیش قەواعدێکن کە زندگی و حتا سریک لە ماردگە زندگی لە ناویان ناتوانی جیاوەکەیتەوە لە ڕوویە ئاياتی زندگیت فێربیوە ڕێگەی زندگیت ڕۆشنەوەکەیتەوە خاتوچی من بۆ دوایین پرسیارمان قسەی ئێوە و پێشنیارتان بۆ خاتونەکان چ خاتون گەلێک کە بڕیاگن لە زندگی و ئیتر گەرەکیانە لێرۆ لە باقیە ژیان و زندگیان تەنیا خۆیان منەوەی تر تەک شەریکەکەیان نەدامێنە ئەوڵەن نەفقەت بۆ بەحسە زندگی مشترک بۆ تواو خانمەکان ئەم تۆسیەمە هەست یەک واقعاً ئاموزش بووینن هەمیشە واقعاً خۆیشیان باوەڕکەن یعنی خۆیان باوەڕکەن بژنێژ ناتوانم سنم بانە نە سەوادم نییە فڵان نییە یعنی هەر خانمێک لە هەر زەمینێکە مەیلی بێکاری ئەنجام بە موافقەوێ ئەو خۆیان باوەڕکەن مطالعەکەن ئاموزش بووینن ئەو وەختە توان زندگی کە موافقیشیان بێ چه زندگیە مشترک بێ چه زندگی کاری و حرفەیی بێ و چه زندگی کە دە هەر سوورەتێکا بێ موافقەوە دروستە دەستان خۆش پێشەڵا کە نمونەیەوە خاتونگەلی عەزیز زیاتر بێ لە پارێزگای کوردەواری بەپێی تازەترین ئامارەکان 155 جیاببووەکان لەسەر ڕەزامەندی دوولایەنن 134 لەسەر داوای ژنان و ئەو جیابوونەوانەش کە لەسەر پێداگیری پیاوان بووە تەنها لە 107 بووە ئەمە دەری دەخا کە ژنان پتر لە پیاوان لە دۆخی ژیانی هاوبەشیان ناڕازی بوون توێژینەوەکان دەڵێن نێوەندی ماوەی ژیانی هاوبەشی زۆربەی زۆری تەلاقەکانی ئەمساڵ لە نێوان 1 تا 5 ساڵ بووە.